بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە بەم جوانە پەرلەمانی عێراق تاوتوێی پرۆژە یاسای 2021 حکوومەتی عێراقی بکات و پشکی هەرێمیش لەو پرۆژەیە تاکو ئێستا بەتاوەتی لە نێوان هەرێم و بەغداد یەکلا نەکراوەتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر غالب محەممەد ناوی پەرلەمانی عێراق باس لەوە دەکەین چۆن دەتوانرێت پشکی کورد لەناو پەرلەمانی عێراق یەکلا بکرێتەوە، چۆن دەتوانرێت کێشەی موچەش لە دۆسیەی نەوت جا بکرێتەوە. حکوومەتی هەرێم ڕێکەوتنی گشتگیری لەبارەی نەوت و موچە لەگەڵ حکوومەتی عێراق نەکردووە و شەڕەکەی بە پەرلەمان سپاردووە. وەفدی حکوومەتی هەرێم لە گفتوگۆکانیاندا لە بەغدا شکستیان هێنا و نەیانتوانیەوە لە پرۆژە یاسای 2021دا کێشەی دۆسیەی نەوت و گرێبەستەکان، ژمارەی موچەخۆران و پێشمەرگە، چۆنەتی ئیدارەدانی خاڵە گومرگیەکان و داهاتەکانیان و شایستە داراییەکانی گەنمی جوتیاران لە ساڵانی 2014 و 15 و 16 و 2020 یەکلا بکەنەوە. پێشبینی دەکرێت لە وادەیەکی زۆر نزیکدا پەرلەمانی عێراق گفتوگۆکانی بۆ تاوتوێکردنی یاسای بودجە دەست پێ بکات. تا ئێستاش حکوومەتی هەرێم بە فەرمی ئامادەیی خۆی بۆ ڕادەستکردنی نەوت بە حکوومەتی عێراق دەرنەبڕیوە، بە مەشەڕی پەرلەمانتارانی کوردی لە پەرلەمانی عێراق سەخت کردووە. بەشێک لە پەرلەمانتاران ئاماژە بەوە دەکەن بەبێ ڕادەستکردنی نەوت حکوومەتی عێراق هیچ بڕەپارەیەک نانێرێت و موچەی موچەخۆران دەبێتە قوربانی نەوت. بەشێک لە ئابووری ناسان پێیان وایە پرۆژە یاسای بودجەی عێراق دەرفەتێکە بۆ چارەسەری کێشەی موچە و دەستپێکردنەوەی پرۆژەکانی وەبەرهێنان و خزمەتگوزاری و کەمکردنەوەی بێکاری لە هەرێمی کوردستان. بەپێی پرۆژە یاساکە پشکی هەرێمی کوردستان زیاترە لە 13 تریلیۆن دینار. ئەو پێش دەتوانرێت موچەی تەواوی موچە خۆران لە کاتی خۆیدا بدرێت، چونکە کۆی موچە لە ساڵێکدا پێویستی بە 10 تریلیۆن دینار هەیە. هەروەها دەشتوانرێت 2 تریلیۆن دینار بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری و وەبەرهێنان تەرخان بکرێت. بەشێک لە پەرلەمانتارانی کورد هۆشداری دەدەن و دەڵێن حکوومەتی هەرێم لە ئەگەری ڕادەزنەکردنی نەوت لە بەردەم بژاردەی دواخستن و کەمکردنەوەی زیاتری موچەی موچەخۆرانە. لەبەرەوەی دوای زیاتر لە ساڵێک لە دەست بەکاربوونی کابینەی نۆیەم هیچ چاکسازیەکی ڕاستەقینە لە دۆسیەی نەوت و خاڵە سنووریەکان نەکراوە. قەبارەی پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 150 تریلیۆن دینارە و پشکی هەرێمی کوردستانیش لە 12.67 دیاری کراوە. لە بەرامبەردا دەبێت حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت و لە 150 داهاتی خاڵە سنووریەکان ڕادەستی بەغداد بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. گەر سەرەتا لە ئەنجامی شاندی هەرێم بۆ بەغداد وەکو لەو سێرفێدا دەکەوێت زۆر دڵخۆش دیار بوون کە گەڕانەوە، هیچیان دەستکەوت لە بەغداد؟ هیچ ڕێکەوتنێک کرا؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاومەیە بۆ ئێوە و بۆ بینەرە خۆشەویستەکانتان. طبعا ئەگەر حسابی کەین ئەمە چواردەیەمین وەفدی هەرێمی کوردستانە کە لە ماوەی ساڵێکە سەردانی بەغدایان کردووە و هەموو کات کە دێنەوە ئەڵێن ڕێککەوتوین و نەوت تەسلیمەکەی، بەڵام لە کۆتاییدا نەڕێککەوتون و نەنەوتیش تەسلیمەکەن. طبعا ئەم وەفدە هەستەکەم لەناو خۆیانە ڕێککەوتون، ئەگینا لەگەڵ بەغدای ڕێک نەکەوتون چونکە قەرار لە بەغدا لە پەرلەمانە. کێشەی ئەم برادرانەی ئێمە ئەوەیە خۆیان لەبەرەوە وەکو بنەماڵە تەعاملەکەن لە هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە بە حکومڕانیەکی قەبەلی وا تێگەشتون لەوێش قەبەلیە، لەوێ پەرلەمان هەیە و پەرلەمان سەلاحیەتی هەیە کە موازنە چۆن تێئەپەڕێەوە چۆن ئەڕوات. دەبایە لە بری ئەوەی کە چوونە سوڕیان خواردۆ ناو کافیەکانی بەغداد و 2 ڕۆژنامە نووسیان بینی و یەک کەسی ڕێکخراوی مەدەنیان بینیوە کە هین بێت بڕۆشتایان لەگەڵ سەرکردەکانی یاکوت نەک سەرکردەکان، چکۆ لە عێراق ئێستا جۆرێکی تراتوە، جۆرێکی تازە لە سیاست بەرهەمهێنراوە. ئەوش ئەوەی ئەندام پەرلەمانەکان بە قسەی سەرکردایەتی خۆیان ناکەن، ئەڵێن ئێمە نوێنەری خەڵکی ماڵی ئێمە ئەسووتێت، لەبەر ئەوە ئێمە بە قسەی خەڵک ناکەین، بە قسەی سەرکردایەتی خۆمان ناکەین، بە قسەی ئەوەکەین کە گرنگ بێت. لەبەرەوە گرنگ وابوو لەگەڵ کوتلە سیاسیەکانە کۆبوونەوەیان بکرا و هاتشین بۆ پەرلەمان وایە. طبعا هاتن بۆ پەرلەمان کە دوایی خەریکی وەسفکردنی خۆیان وتیان ئێمە زۆر شتمان گرۆ، بەڵام من لە حەسەن کەعبیم پرسی کاتێک
مامۆستانی ناڕازیمان هێنا بوو سەردانی ئەو لایەنانە کرد تەبعاً بۆ زانیاریت ئەو احترامی کە لە مامۆستانی ناڕازی گیرا بوو لە وەفدەکەی هەرێمی کوردستان نەگیرا بە چ دەلیلێک بە دەلیلی ئەوەی ینی هەموو کوتە سیاسیەکان پێشوازیان لێیان کرد کوتلەی سەدر پێشوازی لێیان کرد و هەمویان پشتیوانیان بوون و هەمویان لەگەڵ ئەوەن ئەو پرۆسەی کە ئێمە دەستمان بۆ بردووە کە پرۆسەی یان پرۆژەی مامۆستایانی ناڕازی خۆیان بوون کە سەردانمانیان کرد لە ڕەمەزانی پێشوو بۆ نووسینگەی پەرلەمانی عێراق کە هەموو مامۆستایانە سەرلەوەچە گویان لە من بێت خۆیان داوای ئەویان کرد کە بمان بینن ئێمە 4 ئەندام پەرلەمان من و کاک سەرکەوت و دکتۆر موسەنا و لەگەڵ کاک ڕێبوارە ینی بەکو نوێنەری گروپی 15 دانیشتین لەگەڵیانە و ئەوان داوایان کرد کە موچیان بگەڕێتەوە بۆ سەر عێراق لەوێ پرۆسەکەماندانە و هاتن سەردانی ئەویان کرد و هەمویان لەگەڵی بوون و هەمویان پشتیوانی ئەو ڕێی خۆیانیان کرد باشە بەس دەڵێ بۆچی زیاترەوان پێشوازیان لێکرا مامۆستایانی ناڕازی ئەوانش دەستکەوتیان زیاتر بوو لە چیدا پشتیوانیان لێکرا وەفدی مامۆستایانی ناڕازی کێوەش لەگەڵیان بڵین لەگەڵیان ڕۆشن بۆ لای کوتلەکانەوە بەڵێ طبعاً مامۆستایانی ناڕازی سەردانەکەیان سیاسی نەبوو سەردانێکی ئەوە بوو کەودا حەق و مافی خۆیانیان کرد و بەڕوون و بەڕاشکاوی بە خەڵکیان و بەرپرسانی عێراقیان وتیان ئێمە هاوڵاتێکی عێراقین و موچەکەمان لەسەر ئێوەیە و هەر کێشێکتانەیە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ مەسئولەکان بچن لەگەڵ خۆیان حەلی کرد ئێمە گرنگەوە موچەی خۆمان وەرگرین و حەسەن کابی وعدی ئەوەی داوتی ئەو یاسای ئەو پرۆژەی کە ئێوە تەقدیمتان کردووە کە پرۆژەی تەثبیتکردنی موچەی فەرمانبەرانە لە موازنەی 2021 تەثبیت یەکەم جێگیری سەرۆکی پەرلەمان بەڵێ بە ئەوانی وت وەسە جوان لێگرێ کە لە کوتلەی سەدر لە بەڵێ بە ئێمەشی واوت و کوتلەی سەدر خۆشیان وتیان ئێمە بردوایی چون سەردانی کوتلەی سەدریان کرد لایەنە سیاسیەکانیان کرد ئەمار حەکیمیان کرد هەمویان وتیان ئێمە پشتیوانی ئەم پرۆسە ئەەکەین و باشە بەس قسەشە بوو لەسەرەوەی کە دکتۆر لێرە ئەو پرۆژەی ڕاستەوخۆ دوایی دێنێ سەرنجامیشانەکە بەس ئەو پرۆژەی ڕاستەوخۆ مردووە یاخود بڵین ئێوەکو یاریکردن بە شعوری فەرمانبەرانیش بەکاری دێنن ینی چکە دەڵێن کارێکی قورسە ئەمە بکرێ ئەم پرۆژێ جێبەجێ بکرێ ئەزانی ئەو کەسانێکەوە ئەڵێن بەڕاستی بەردەستەی مەسرور بارزانین کاتێک ئێمە ئەو قسانە ئەەکەین تادی دەکرێن هەموو شتێکگرن تا ئیشە زۆر بە ئاسانی وەریەگرین زۆر ئاسانە کاک حەکیم ئێستا من بڕۆمە دەرەوە بکوژرێم لەبەرچی لەبەر ئەوەی من داوای حەقی خەڵکم کردو زۆر تەبیعیە بەڵام هەیە ئەجە کە خۆ کوردەواری ئەڵێ خەڵک شێتە بێ بن بۆ لای شێخ بەس ئەگەر شێخ شێت بێ بن بۆ لای کێ ئێستا کێشەیەوەی من شێخەکانمان شێت بوون حاکم شێت بوو نازانێت چی بڵێت ینی هەر لە خۆوە مەجموعە قوانین و دستورێنێت وڵە بەپێی دستور وا نابێوانە ئەمە هەمووی ئەچێتە چێوە ئەچێتە بابی ئەوەی کە ببن بە دەستی دووی مەسرور بارزانی کە بەداخەوە ئێمە باز و وشە و چرپە و نازانکردنی یاسای دروست کراوە هی پارتیە لێمانەدا و ئەو بابەتانەی ئەو کەسانی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن بەزاسینی ئێوەش مەزەم ڕخنە دەگرن باوانیش ڕخنە بگرن ناڕخنە تەبیعیە ڕخنە تەبیعیە بەڵام ڕخنەیەک نەبێ بەدەرین لە کەم کوڕێک و پەرلەمانتارەکە بەس خوا کەم و کورتی نییە هەموو کەسێک کەم و کورتی هەیە ئێمە پرۆسەیەکە دەستمان بۆ بردووە و ئەمانوێ بیکەین بەزێستە نەتیجەکەی دیارە ینی ئەوەیە کە ئێمە وعدمان پێدراوە لایەنە سیاسیەکانی عێراق وعدی پێمانداوە ئەڵێ تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستانەکەین لە موازنە ئەجا خەڵکەیە لی نازانێ من خۆشی بکەم مەسەر ینی خەڵکەیە 4 ساڵ ئەدنان پەرلەمان بە 4 نووسراوی نییە هەر خەریکی ئەو بە دەنگی بە مام جەلال داوا کردووە بەسەر کۆمار هەر خەریکی کوردایە ینی قەومێتێکی درۆزن هەبوو لە ناو پەرلەمانە بە ناوی کوردایەتیوە کردووە بەڵێ ئەمە ینی من چی بکەم ینی بەڕاستی ئەمانە چونە نووسراوی بکەن ئێستا تێنەگەشتنەوە نیاباجێ موازنە ینی سە بۆی ڕوونکەینەوە بە قانونی قسە بکەین موازنەی 2019 کە هاتە پەرلەمان دەمادەی بۆزی ئیزافە کرا باشە ئەمە چی ئیزافەی کرد هەر پەرلەمان ئیزافەی کرد ئێستا خۆ ئەتوانێت دوو وشە بگۆڕن ناو ئەم یاسایە کە هاتووە خۆ ئەمە پرۆژە یاسایە یعنی تا ئێستا نەکەوتوتە دەنگدان بارکەوێتە دەنگدان گۆڕانکاری تیاکرێ شتی زۆری تیاکرێ ئەگەر جێبەجێ نەکرایە وەڵامتان چی دەیە بۆ جێبەجێ نەکرا بۆ ئەو کەسانی کە دژایەتی ئەم پرۆژەیان نەکردووە کە پرۆژەی مامۆستایانی ناڕازیە باشە هەر کەسێک دژایەتی کردەوە کاتە بە نەسڵەن دێن ئەڵێن کاکە ئێوەی ئێمە پێمان کرا کردمان ئێمە توانینمان وەفدێک تا ئێستا پێم بڵێ هیچ وەفدێک لە عێراق لە هەرێمی کوردستانەوە ڕۆشت بێ بۆ بەغداد لە هی خۆپشاندنان لە هی مامۆستایانی ناڕازی لە مواطنین بێ لە هاوڵاتیان بێ لە فەرمانبەران بێ کەس چووە نەچووە ئێمە پرۆسەیەکی گەورەمان دەست پێ کرد لە ڕەمەزان و تا ئێستا دەیان سەرکردەی عێراقیمان بینیوە دەیان کەسمان بینیوە ئەندام پەرلەمانەکانمان بینیوە برادەرمان هەبوو ئەم پرۆژەی خستە سەر وەرەقە
هەموو ئەم شتانە کراوە و لە کۆی مەوزوعەکە وەفدێکی گەورەی 20 کەسیمان بردووە لە مامۆسایانی ناڕازی و لەو فەرمانبەرانی ناڕازی و لە کەسی چالاکوان بردومانە وتومانە فەرمون خۆتان قسەیان لەگەڵا بکەن بزان چییە و ئەوانی شایەتی بۆەوە ئەدەن هەمویان وتوانە یخینە سەری بەڵام دوای ئەوە ئەگەر بەڕاستی لایەنێک چەند لایەن بێتە سەرخەت و هەمووی بێت دژایەتی ئەوە بکە ئەو کاتێ ئێمەش هەر ئەومان پێکرێت کە کردومانە و دەستمان بردووە بۆ ئیشێک و ئەمانەوە بیکەین یانی ئیتر خۆ ئەگەر پێکامان ئەوە دەستکەوتی مامۆسایانی ناڕازیە ئەگەر نەمان پێکا ئەوە بەڕاستی ئێمە داوای لێبوردنەکەین هەر ئەومان پێکراوە ئێمە 15 کەسین یا 10 کەسین لە پەرلەمانە ئەوان زۆرینن و بەڵام هەرچەند زۆری نەبن ئێمە هەر پرۆژە و شتی خۆمانمان تەقدیم کردووە بەڵام مەجموعەیە خەڵکی ئێمە کێشەمان پارتویچێتی نییە یعنی بۆ نمونە من ئەزانم پارتی وێچێتی 24 ساعت قسە لەسەر ئێمە کرد و تەبیعیە لە سایتەکانیان ئایبینی و بە تایبەتی پارتی بە هەموو تاقەیەکی خۆی پارێک دنیا سەرفەکە بۆ ئەوەی بڵێ ئەمانە خراپن ئەمانە گەندەڵن ئەمان نازانچین بەڵام کێشم ئەوە ینی مەجموعەیەک هەیە کە بەناوی ئۆپۆزیۆنەتی قسەکە ئەمانە ئەوە بۆ دەرەکەوە یەکسەر ئەمانە ئۆپۆسیۆن نین ئەمانە ئۆپۆسیۆنن بە نەکەی دەسەڵاتەوە ئەمە هەر کاتێک مەساڵحیان پارتی وێچێتی هەر کای خۆی نتوانێت قسە لەسەری چێ بکە دێ کەسێکی تر ئێنێ بەناوی ئۆپۆسیۆن وەرە قسە لەسەر ئەمانە بکە ئەمە بۆچی بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێ ئەمانە کاکەوتە ئۆپۆسیۆنەکان قسەیان لەسەرەکە ینی تۆ ئەگەر سەیری پرۆژەیە پێویستی و پشگیریە لە بودجەکە لە ڕاستەوخۆ پێویستی بە چ جۆرە پشگیریەکە لەلایەن خەڵکەوە نازانم لەلایەن حیزب و لەلایەن ڕۆشنبیر و ئەوانەوە بەڵێ ئێمە بۆ زانیاری جەنابەت ئێمە 100 تقریبا 47 بۆ 50 ینی ئەندام پەرلەمان واژۆی و پرۆژەیە کردووە و لەگەڵ ئەوەشدا لەلایەن عێراقیەکان هەمووی دانیشتوین و قسەمان لەگەڵانە کردووە و یەکێک لە کوتلە هەرە گەورەکانی ناو پەرلەمان کە کوتلەی سەدرە لەگەڵیەتی و کوتلەکان تریش بەشێکی زۆریان لەگەڵیەتی ئەوەی لەگەڵی نییە پارتی دیموکراتی کوردستانە یەکێتی ئەی بۆی خۆیەکێتیش هاوسەرۆکیان وتی من لەگەڵەوە دانیم تاڵەبانی پێشتر لە چاپێکەوتیان هیچ کە بۆ زانیاری یەک ئەندامی یەکێتی واژۆی نەکرد لەسەر پرۆژەکە بۆی ڕوو بێلاتان ئەوەی کردی بێتی لەوە چێ هەمووی 14 بۆ 15 ئەندام پەرلەمانی کورد بێت باقی ئەندام پەرلەمانەکان ینی ئەندام پەرلەمانی کوتلە عەرەبیەکانن ینی ئەمانە لێ ناشارم و ئەمانە دەیانەوێت موچەی خەڵک بخۆن و دەیانەوێت موچەی خەڵک بدزن ئێمەش ئەمانەوێت موچەی خەڵک بگەڕێنینەوە ئەوەی پێمان کرا خۆ ئەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ مامۆسایانی ناڕازی و کەسانی کە هاتوونەتە سەر جادە و ئەوە خوێنی شەهیدانی ئەم خۆپشاندانەیە کە تەسبیتی کردووە ئەگەریش پێمان نەکرا ئێمە هەر ئەومان پێکراوە هیوادارم ئەو برادرانی کە زۆر قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەن و بە تایبەتی ینی ئەم دووسێ ڕۆژە من حاکم شێخ لەتیف ببینم لەسەر بابەتی ئێمە قسەکە هیوادارم خۆ چوار پرۆژەی خۆی باس بکە کە کردی بێتی و داواکاریش باسی لەوەش کردو کە پێشتر بەڕێزت وتوتە ئەمە دەستی پارتی لە پشتەوەیە ینی ئەم پرۆژەی موچە خۆران بە سەرەتا وتیان من فۆرمەکە ئوستادی بەرز و بەڕێز ئێمە ڕەمەزانی پێشوو کۆبوونەوەمان کرد ئەو چوارەندام پەرلەمانە لەگەڵ مامۆسایانی ناڕازی لەسەر داوای ئێمە نەبوو مامۆسایانی ناڕازی خۆیان تەلەفۆنیان بۆ من کرد من لە بەغدا بووم هاتمەوە لە گروپی 15 دام ناوتم مامۆسایانی ناڕازی یانەوێت بمانبینن لە نووسینگەی پەرلەمان دانیشتون ڕسممان گرتووە هەموو ڕسمەکان تەزبیت کراوە بە کۆنووس لە نووسینگەی پەرلەمانی عێراق داوامان کرد بە چەند خوتوەیە یەکێک لەوانە واژە کۆ بکرێتەوە دووهەم ئێمە بچین لەوێ پێیان بڵێن ئەمە وایە سێهم خۆیان بانکەین بۆ ئێوە داوا بکەن بڵێن وایە لەم بینەیە کەسێک هەر لە خۆیەوە چوو بوو فۆرمێکی پڕ ناردبوو تەبعاً ئەم کەسە دوای بۆمان دەرکەوت ئەمە لە دڵسۆزی خۆیان کردوێتی بەڵام بە ئێمەی نەوت بوو ئێمەش ترسمانەیە ئوستاد یعنی ئەمە خەڵکمانەیە گیراوە لە بەرەوە واژ فۆرمێکی پڕ کردوێتەوە لە دووەک کاکە مامۆستا بەدەل بەشێکی لەسەرەوە گیراوە لەسەرەوەی کە بەڵێ کەواتە تۆ فۆرمێک بڵاوە بێتەوە تۆ بچی بە ناو نووسینگەی پەرلەمانی عێراقەوە بڵاوی بکەیتەوە کێشەیە بۆ سەر ئێمەش تەلەفۆنمان بۆ کرد وتمان کاکە تۆ چۆن ئەم فۆرمە پڕەکەیتەوە دوای ئەگەر دەستگای پاراستن و زانیاری ئەو ناوانەی کە تۆ پڕی ئەەکەیتەوە بداتە ئەوان و بەشێک لە هەولێر و دۆگیە مەسوولێتێکەوێت سەر ئێمە باشە ئێمە هەرەوەمان پێوتووە ئەگینا واژۆکان لە کەلارە 2000 واژۆ کراوە مامۆستا دڵشاد کردوێتی بە تەلەفۆن لەگەڵ یەکە قسەمان کردووە لە کاتی واژۆ پڕکردن واژۆکانە هەروە مامۆستاکانی تری لە سلێمانی مامۆستا نەجم و مامۆستا عوسمان و مامۆستا بەڕێزەکانی تر کە دەستیان بۆ بردووە و خۆ بە تەنسیق لەگەڵ ئێمەیە بووە بەڵام کەسێک لە ناکاوە بڕوا فۆرمێ دانا بڵێ فەرمون لەمێ فۆرم پڕکەوە تۆ ڕەئی چی ئەبێت یعنی من خۆم بوتم ئەمە بەناوی ئێمەشەوە وتم ئەمە لەوە چێ پاراستن بێ بۆ ئەو خەڵکانە بگرێ و دوای بۆمان دەرکەوت ئەم کوڕە لە دڵسۆزیوە کردوێتی دوای تەبیعی بوو بەلامانە دوا با فۆرمەکە ئیشی خۆی بکە ئەگەر وایە زۆر باش ئەوە بڵین ئەی سەبارەت بە وەفدەکە کە بە سوورەکاتی قوبات تاڵەبانی بوو ئەوە نوتیان ڕێکەوتنیان کردو ئێستا وەفدەکە هیچ دەستکەوتێکی
هێناوە چی بۆ پرۆژە یاسای 2021 چی بۆ یاسای قەرزەکەش خۆ تاالبانی هیچ ڕێکەوتنێکی نەکردو ئەستاد ئەم پرۆسە یاسای موازنە وەکو خۆی هاتۆتە ناو پەرلەمان لە پەرلەمان گۆڕانکانی بەسەراکرێت کێشەی ئێمە بەگەر ناڵێم ئەم برادرانی کە دێن بۆ ئەوێ و ئەو برادرانی کە پێشتر بەشێکیان بوون بە ئەندام پەرلەمان تێنەگەشتون نە لە یاسا نە لە پرۆژە نە لە ئیسکردە ئەزیزی من ئیشکردنی پەرلەمان ئێستا جیوازە لەگەڵ پەرلەمانەکانی ترە پەرلەمانی ئێستا قەرار لای پەرلەمانە پەرلەمانەکانی تر قەرار لای سەرکردەکانی هەموو ئێستا قەرار لای ئەندام پەرلەمانەکانە دەبوو قوبا تاالبانی وەفدێکی زۆر توکمەی بهێنایە بۆ ئەوی لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە بە هەمویان لەگەڵ کوتلەکانە دانیشێ و پێیان بڵێ ئێمە نەو تەسلیمەکەن ئێوە تەسبیتیکەن تا ئێستا ئێمە نازانین هەرێمی کوردستان نەو تەسلیمەکە یانە ئەنی بە فەرمی ئامادەیان دەرنەبرێەوە وەڵامیەوە نادەنەوە بە قسە ئەڵێن تەسلیمێکین بەڵام قسە دەوری نییە هاوڕێ ئێمە لەگەڵ شەریکەی سۆمۆ چەند جار دانیشتون من خۆم دانیشتم چکە من لە لیژنەی نەوت و غازم باش سۆمۆ دەڵێت ئەبێ نەوت تەسلیمکەن یەکەم ڕۆژ تەسلیمیکەن من یەکەم ڕۆژ وەریەگرم یعنی ئێستا کە ئەڵێ نەوت تەسلیمەکەم بەس پێم بڵێ ئێوارەکەی وەریەگرم لە تورکیا یعنی ئێمە قسەی سۆمۆ سەرۆکی شەریکەی سۆمۆ بۆ بنوای وتی ئێستا بڵێت ئەوە نەوتماندا پێتان من ئێوارەکەی لە مەخازنی بەندەری جیهان وەری ئەگرم و ئەیفرۆشم و بە سعری عێراقش ئەیفرۆشم نەک $11 کەمتر ئەمان 11 بە قسەی خۆیان ئەڵەن $11 و 70 سنت کەمتر ئەیفرۆشی اینجا با بینە سەر ئەوەی ئایا ئەمان نەوت تەسلیمکەن چەندمان دەستەکەوێ نەوت تەسلیم نەکەن چیمان پێەکەن باش لە یاساکە هاتووەڵە 250,000 بەرمیل لەو تەسلیمکەن و داهاتی منافذە حدودیەکان یا 50% منافذە حدودیەکان چونکە منافذە حدودیەکان قانونێک ڕێک خراوە ئەڵێ 50% بۆ محافەزەکە سەرفەکرێت و 50% ئەڕوا بۆ خەزێنەی دەوڵەت ئەتیحادی ئەگەر ئەمان بتوانن اتفاق بکەن 250,000 بەرمیل لەو تەسلیمکەن لەگەڵ 50% داهاتی مەرزەکان بە چاودێری طبعاً لژنەی دارایی و ئەوانە ئەتوانین بڵێم 13 تریلیۆن و 450 میلیارد دیناریان دەستەکەوێت لە ساڵەکە ئەم 13 تریلیۆنە بین دابەشی بکەین ئەگەر بین دابەشی بکەین تقریباً 1 تریلیۆن و 100 میلیارد دینارەکە لە مانگێکە 1 تریلیۆن و 100 میلیارد مانگانە ئەم 1 تریلیۆنە تۆ ئەتوانی 95 میلیارەکەت موچەی پێ بدەی بەشێکیشی کە موچەی تەواوەکە و بەشێکیشی دەمێنێتەوە دەتوانی خزمەت گوزاری پێ بکەیت و 50% داهاتی مەرزەکان و داهاتی ناوخۆت بۆ ئەمێنێتەوە و بەشێک لە نەوتش بۆ ئەمێنێتەوە بۆ ئەوەی بتوانی شتی تری پێ بکەی گەرەتەوێ ئەگەر ئەمە نەکەی کەواتە تۆ داهاتت لەمە زیاترە وانە یان ئیسە تۆ هەر کەسێک بێر هەر کەسێکی بەسیط بێنە ناو شارە بڵێ کاکەگیان ئەم مۆبایلەم بیتێ ئەوە نەپارەتە دەمێ ئەو ئەڵێ نایدەم ئەی بڵێ بۆ نایدی ئەڵێ مۆبایلەکەم پارە لەوە زیاترەکە وانە ئێستا عێراق ئەڵێ من 13 تریلیۆن و 450 میلیارد دینارت پێ ئەدەم بە پێی یاسا و موازنە 13 تریلیۆن و 450 میلیارد دینار لە ساڵی 2021 باشە چنێکم تەسلیمکە 250,000 بەرمیل نەوت لەگەڵ 50% داهات ینی کۆی موچەش لە ساڵێکە پێویستی بە 10 تریلیۆنە وایە کۆی موچە بەڵێ بە 10 تریلیۆن و شتێک ینی 3 تریلیۆنی بۆ خزمەت گوزاری 2 تریلیۆن و 600 میلیاری بۆ خزمەت گوزاری و بەرهێنان ئەمێنێتەوە باش جگەلەوە 50% داهاتی مەرزەکان داهاتی ناوخۆ 600,000 بەرمیل لەو دەرهێنن باقیەکەی تقریبا 350 ئەمێنێتەوە ئەمانە تۆ ئەتوانی ئیشی خۆتی پێ بکەیت باش بەس عێراق کرێ ئەو گواستنەوەی بۆرێنەوتە بەرمیلە بەڵێ ئەوەی خستوەتە سیادی عێراق ئەمساڵ کرێی نەقلی نەوتی تورکیای خستوەتە سیادی لەگەڵ پارەی پێشمەرگە ئەمە لاقینیە بە 13 تریلیۆنەکەەوە ئەم دوانە بە خستوەتی سیادی یعنی پێش 13 تریلیۆنەکە ئەبڕێت باشە ئەمە شت بۆ ئەدات باشە لەگەڵ ئەوەشدا تۆ پارەی گەرم دەداتێ پارەیین دەداتێ یعنی بۆ نمونە عێراق 1 تریلیۆن و 349 میلیارد دیناری تەرخان کردووە بۆ پارەی گەنم بۆ موازنە 170 میلیاری بۆ هەرێمی کوردستانە بۆ پارەی گەنمی جوتیارە بەڵێ دەرمان 25 میلیاری داناوە تقریبا 3 میلیاری بۆ ئەمانە بۆ هەرێمی کوردستانە
بتاقەی تەموینیە 790 ملیاری داناوە 794 ملیاری داناوە 107 ملیاری بۆ ئەمانە سندنی تاقە کارەبا بێ غاز بێ سوتەمەنی بێ تقریبا 2 تریلیۆن و تریلیۆن و کشتێکی داناوە بۆی تقریبا 250 ملیاری بۆ هەرێمی کوردستانە باشە یعنی تو ئەم هەموو پارەتە دەست ئەکەوێ کە نەوتت تەسلیم نەکرد دەبێ بزانی نەوت پارەی زیاترەکە یعنی تۆ لە 13 تریلیۆنەکە زیاتر دەسەکەوێت لە مەسەلەی نەوت و مەرزەکان بەس خۆ ڕەنگە قسە لەسەرەوە بێ کە زیاتریشیان دەستکەوت و ئێستا ساڵی ڕابردوو بە پێی راپۆرتێکی دکتۆر عیزە سابر دەڵێ هەرێمی کوردستان 15 ملیار دۆلاری دەستکەوتووە ساڵی ڕابردوو بەڵام کەمترینی بۆ موچە بۆ خزمەتگوزاری و سەرفکرا بۆ نمونەگە ڕێک نەکەون بەدیلەکەت چییە بۆ ئەمە یەکێک لە فەقەرەکانە باش فەقەرەیەتری هەیە هەرێمی کوردستان ئەڵێ من پارەی شەریکاتمەیە و نازانە مەشاکلمەیە و عقدی 50 ساڵیم کردووە و نازام چۆوانە باش سۆمە بە ئێمەی وت کە دانش لەگەڵمانە وتی کاکە ئێمە نەوتەکەیان بە کامل وەرئەگرین بە کێشە و گرفتەکانیانشۆ کۆی نەوتەکەمان بنێ بەگرێ بەستەوە کاکە وتیان ئەوان لاقیان بە هیچ نەبێ باش خۆمان کێشەی خۆمان لەگەڵ شەریکاتە گرێ بەستە عقدە هەرچیە چارەسەرەکە ئەمە وتەی کۆمپانیای کۆمپانیای سۆمۆیە کورە وەزیری نەوتە هەمویان وا ئەڵێن باش وەک نەک وەزیر هەموو بەشێکی زۆری بەرپرسەکانی شیعش وا ئەڵێن باش ئەڵێن نەوتمان بنێ کێشەکەی چی کێشەیەکی هەبوو شەریکاتوانە خۆمان تەعویزەکەین چ مشکلێکتانشەیە لەگەڵی هەموو عقدەکان خۆمان چی لێکین لێگەنی و لاقەتان نەبێ بەماوەتەکە پارەکەی خۆتان وەرگرن لە موازنە و بچن بە خۆتان سەرفیکەن بۆ خەڵ باش ئەوەیش ناکەی وانە باش آخر حەلی ئەوەیە تۆ پارە نادەی هیچی نادەیت و پارە دەست ناکەوێت ئێمە چیمان کرۆ تەکلیفمان لەلایەنە شیعەکان کردو و تومانە تەسبیتی موجەی فەرمانبەرانمان بکەن کە خۆی چنێکە پارەی فەرمانبەران تقریبا 5 تریلیۆن و وازانم 800 ملیار دینارە لە ناو موازنە یعنی ئەوەی کە تەنها لە 682,000ەکە بەڵێ 682,000ەکە و تومان ئەمەمان بۆ تەسبیتکەن بە ناوی موچەخۆرانەوە بۆ ئەوەی بتوانین بەشێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستانیان زۆر بەیان ئەوانە باقی خۆتزانی بندیوارن بەڕاستی وەریگرن ئەوان ئەڵێن بەسەرچاو ئێمە هەوڵە دەین بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم یعنی ئێمە ئەمانەمان لە بەردەستایە و لە هەمووی قسەماتیا کردو و شەڕمان کردو یعنی ئەم موازنەیەکی باشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ینی بەڵام ئەوان دەڵێن ساڵێکی سەختمان لە پێشە سەختەکە بە چییە خۆشیەکەی بە چیە بۆ 2021ەکە ئەوە خۆی لە خۆیای عیرازم تۆ کابراتۆ سەر تەلەڤیزیۆن ڕسمێکی جوانی گرتووە لەگەڵ جەماعەتە ئەڵێ من ڕێککەوتو دوای ئەڵێ ساڵی داهاتوو ساڵێکی سەختە ئێکەواتە ڕێک نەکەوتویت ئەوانە ئێستا تو ئەگەر ڕێککەوتی من دڵم بەڕاستی ئەم ڕێک من دڵم خۆشە لەبەرەوە خەڵک موچەوەرەگەی ئێ بەس تۆ کە پێ ئەکەنیت و دوای ئەڵێ من ڕێککەوتم و دوای ئەڵێ ساڵێکی سەختە مەزدی واجیە بۆ ساڵی سەختە ئەم نەوتە چ سفادەیەکمان لێکرد وەرێکێک پێم بڵێ ئەم نەوتە چ سفادەیەکمان لێکرد جگە لەوەی هەردوو بنەماڵەکەی کردووە بە کەڵگا بەسەر خەڵکە هیچ تری نەکردووە جگە لەوەی مەجموعەیە کۆمپانیای دوو بنەماڵەکە خەریکی دزین هیچ تری نەکردووە ئاخر ناکرێت داهاتی نەوت 8 ملیار و نیو بێ 3 ملیاری بچێتە خەزینەی دەوڵەتەوە 5 ملیار و نیوی بدزرێت جگە لەوەی کە ئەکرێتە بنزین و ئەخرێتە ناو تەیارەی تورکی و قەسری ئێمە پێگە هیچ تر ناکرێت جگە لەوەی کە 31 قاعدەی عسکەری تورکی لە هەرێمی کوردستان لەسەر پارەی نەوت ئەژید هیچی تر نەبووە جگە لەوەی 480 کۆمپانیای تورکی لە دەرهێنانی نەوتە بەشداریان کردووە و هەمویان مەشاکلن و هەمویان هیچ نازان و هەرداهاتی ئەم میلەتە ئەبەن هیچی تر نەبووە جگە لەوەی ئێران سوودمەندە لەو نەوتی قاچاخ و لەو شتانەی کە ئێمە چەندین ساڵە عینێرینە دەرەوە لە ڕێگەی خۆمانە هیچ استفادەیەکمان نەکردووە کاکە خەڵکی گەرمیان ڕۆژانە 40,000 بەرمیل لەو دەرەهێنرێت پێم بڵێن گەرمیانێکی استفادەی لە نەو سوودی نەبووە بۆی کاکە گیان ئەو مەسەلەی غازە غاز کۆرمۆر ڕۆژانە 480 میلیۆن پێسێجا غاز بەرهەم ئێنێ خەڵکی چەمچەماڵ یەکەم خەڵک بوو کە خۆپشاندانی کرداوەی ناڕازیان کردن خەدەماتمان نییە ئەو منتەقەی تەکیە و نازانم چی هەمویان خزمەتگوزاریان نیە کاکە هەفتەی جارێک ئاویان بۆ دێ یعنی حکوومەتێک نەتوانێت لەبری ئەوەی تۆ غاز و نەوت لە عەرزەکەی دەرەکەی بۆری ئاو ڕاکێشی بۆ ماڵەکانیان ئیتر چی سفادەیەکیان هەیە بۆ خەڵک ئەمانە مجموعەیە مافیان هیچ سوودێکی بۆ خەڵک نییە ئیسفادەکەی دەگەڕێتەوە ئەگەر ئێستا ئێوە زەمانەت دەدەن وەکو پەرلەمانتارانی کورد ئەگەر ئەوان ئامادە بن بە ڕازگۆیی نەوتەکە تەسلیم بکەن لە ناو پەرلەمانی عێراق بتوانن چی بکەن بۆ نمونە دەتوانن چی بکەن ئێمە سانی عێراق هەموو جارێکەڵێ بێنەوە تەسلیم بکەن ئەمان ژەڵێن بەسەر چاو نە ئەمانە تەسلیمەکەن نە عێراقی جێبەجێ ئەو ئەرکانەیەکە کە بەسەریەتی ئێستا ئەمانە تەسلیم بکەن ئێمە شەڕەکەین بۆی تەسبیتی 13 ملیار وینەکە بکەین و بۆیان بێت
ئەگەر نەهات ئەو کاتە بە هەمومانەوە لە پەرلەمانە باواز بینەوە بۆ هەرێمی کوردستان تاپۆیەکی ڕەشیان پێناوی ڕیفراندۆمە بەکاری بێنن ئەو برادەریش وتی تەلبەنیەکەین بە یەکۆچین تەلبەنیەکەی و دەوڵەتی دروستەکەی خۆمە هەر برسین خۆمە هەر برسین دەوڵەت هەبێ هەرێم هەبێمە هەر برسین با هەر برسیبین بەڵام ڕازگۆ بن لەگەڵ خەڵکە پێمان بڵێن وەرە ئێمە تەسلیمیەکەین بەس ناکرێت لە کۆبوونەوەکان لە پشتەوەڵەن ئێمە تەسلیمی ناکەین لەسەر شاشاڵ بەڵێ لە دەیان کۆبوونەوە وچانە ئێمە نەو تەسلیم ناکەین ئێمە نەو تەسلیم ناکەین کاکە ئاسان خەڵکی وچێتی من نەو تەسلیم ناکەم بیدەم بەدەست قەیس حەق خەزعەلی وازنە قەیس حەق خەزعەلی وەزیری نەوتە ئەمە کەی قسەیە تۆ ئەیکەی تۆ خەڵکت برسیەکەی لەبەرەوە تۆ نەو نادی دەست قەیس حەق خەزعەلیوە جا کاکە کەس نەوی تۆ نەو تەسلیم کە ئەو نەوتە داهاتەکەی بخە خزمەتی خەڵکەکەوە ئەخر ناکرێت تۆ ئێمە سێ مەحافەزەین 600,000 بەرمیل نەوت ئینتاجەکەین پارەمان نییە موچەی خەڵک بدەین هیچ پارەمان نییە هەموو پارەکان لە خەڵک وەرەگرینەوە بنزین بە گرانە فرۆشین بازرگانیە نەوتی سپیە هەر بازرگانیە کارەبا بۆتە بازرگانی ئاوە بۆتە بازرگانی شارەوانی پارەی زباڵەت لێ وەرەگرێ سیارە تازە ئەەکەی تۆ 2 میلیۆن دینارت بەرەکەوێت پارەی جادەت لێ وەرەگرن پارەی ژینگەت لێ وەرەگرن ئەچی خانووەکەیتە پاپۆ 4 میلیۆن دلار دینارت لێ وەرەگرن ئەو هەموو پارەمان لێ وەرگرین نەوتیش ئەفرۆشی موچەی خەڵکیش نادەی دوایی دەی قسەی زلیشەکەی و بەناو کوردایەتی و دەی قسەکەی ئەمە قسە نییە کوردایەتی بە خەڵک کەس باخ بە خەڵکی نەفرۆشێ ئەوەی بە خەڵکی بفرۆشێ هاوڵاتیە ئەوەی زەرری کردو لەسەر کوردایەتی هاوڵاتیە کاکە یەک بەرپرسم پێ بڵێ لەسەر کوردایەتی زەرری کردووە کاکە ئێستا تۆ هەمەڵی تەشیر مەکە ماڵ کاکە بەڵێکەوە بنەماڵی بارزانی 1 متر ئەرزیان نەبووە کاکە ئەو ئەرزش کە لەسەری دانیشتوون ئەرزەکە تاپەش وزارەتی دارایی عێراق ئێستا نە تەیارەیەک نە دوان نەک باخیرێ نە دوان نە بینایەکی بەز نە یەک نە دوو نە دە بۆ بازی زۆنی سلێمانیش بووەکەم ماڵی مامزلال دیناریان پێ نەبووە خێرە ئێستا هەموو سلێمانی مڵکیوانە کاکە 10% ئەرزی سلێمانی تاپۆیە بۆ ئیداری گشتی بابە بینا هەیە لە کەلار بینا هەیە هی حکومەتی عێراق بووە کراوەتە تاپۆ بۆ ئیداری گشتی دراوە بە ئیجار بە دائیرە ئەمە کێ کردی یەکێک پێم بڵێ قایمقامێکی پێش 91 ئەرزێکی هەبێت ماڵێکی هەبێت ئەی خێرە کابرا قایمقام ملیۆن و موچەکەیەتی دایان ڤیلەی هەیە دایان باخی هەیە مە لەکوێ ناوێتی با جەردێکی بکەین کاکە هەمویانە ناسین لە کاتێک هاتنە هەمومان عمرمانی ئەوەیە کە بینیانمانە لە 91 و لە 92 لە 93 هیچیان پێ نەبووە خاوەن سیارە نەبوونە ئێستا خاوەن دەیان ملیار دلارن کاکتۆر بینی سەر یاسە بڵین ئەوەی کەگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەون قسەمان لەسەر ئەوکت کە ساڵێکی چۆن دەبێت پێ دوگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەون موچە خراپتر دەبێت خزمەت گوزاری بێکاری زیاتر دەبێت یاخود دەکرێت ینی ئەوە چاوەڕێ گەر چاکسازیەک بکرێ دۆخەکە باش بێت بە هیچ چاکسازی چاوەڕێ مەکە لە هەردوو بنەماڵە چکە بەڕاستی من وەکو خۆم وتومە ئەگەر بندیوارەکانیان لا بدەن دیوارەکە ڕۆخێ بەسەریان لەبەرەوە ئەوەی کە خەیاڵەکە بۆ چاکسازی کاتی خوشی کە گۆڕان بەشداری کرد من لە یەکەم ڕۆژەوان بتووە هەمویان خەیاڵە لەسەر خەیاڵ ژیاون و یەکێتی و پارتی نەک چاکسازی ناکە بەڵکو گەندەڵی زیاترەکە ئەگەر سیرکەی ئەو شوێنانەی کە بەدەست خۆیانەوە نیوە گەندەڵی زیاتری تیاکەن مەرزەکانە نازانم کوێوەمانە ئەنجا لێت ناشارمەوە حتا ئەمانەیانوێ هەر پار ڕاکێشن ینی ئەیانوێ نەو تەسلیمەکەن و هەر موچەش نەدەن ینی ئەمانە بۆ زانیاری کاتی خۆشی پار وت بوویان ئێوە 400 ملیارەکەمان بۆ بنێنێ ئێمە خۆمان نەزانین چۆن موچەی خەڵکە دەین ینی خەڵکلامان طبیعیە موچەی بدەین یان نەدەین یان خەڵکەکە بەداخەوە خۆ خەڵکی بەدبەخت چی بکە ینی هەر ئەوەی پێ ئەکرێ خۆ پیشاندانەکرێ کوژدەی من کاکە بەڕاستی لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکانە هەموو جارێ واڵێن لە تەلەڤیزیۆنەکانیش ئەگەر ئەتوانی گوێ بگری توانە ئەڵێم خەڵکەکە خۆپشاندانەکە تەسەیکە حکومەتی عێراق کە وەزئی شڕەبێ لەگەڵ یەکێتی و پارتی و لەگەڵ مافیاکانی یەکێتی و پارتیە دێ موچەی خەڵکە بڕێت کە موچەی خەڵکە بڕێ خەڵکی چ سەرجادە کە خەڵکەکە ئەچێتە سەرجادە خۆپشاندانە خەڵکی لێ کوژە عێراق نایەتە جواب لەسەری باشە ئیتر چی بکە ینی هەر ئەوەی پێکرێ بەڵام وەکو ڕێک نەکەوتن بەدیل حەل ئەوەیە بەڕاستی ئەگەر ڕێک نەکەوتن خۆم کۆڕۆنا هەر بەردەوام نابێت هاسەر پێم وایە بایکۆتی سەرانسەری بکرێ و دەوام نەکرێت لە هیچ دایرەیەکە بن بە گوناحی ئەزانم دینارێک کۆ بکرێت و بخیتە خەزێنەیەک کە پارتی یەکێتی بیدزن من بە گوناحی ئەزانم و بە گوناحی ئەزانم تۆ پارە بدەی بۆ ڕایەک ڕێگەوبان و پارە بدەی بۆ ژینگە و پارە بدەی بۆ کامیرە و پارە بدەی نازانم چی لە ئەخیرۆ بنەماڵەیە بێ کۆی کاتۆ بیبا بخۆی
یعنی ئەمانە لەکوێیان بکاکە ئەمانە هیچیان نەبکات ناتن باش. بە ناوی کوردایەتیوە 100 ساڵە دزی لە خەڵکەکەن باش. بە ناوی کوردایەتیوە 100 ساڵە پارەی خەڵکەمەن یعنی با ڕوونتر قسە بکەین ئەو لایەنە سیاسانەی دەرەوەی یەکێتی و پارتی چیتر ئەگەر بڕوایان بە یەکێتی و پارتی مابێ کە لەگەڵیانە حکوومەت تەشکیلکەن و لەگەڵیانە دەوڵەتدارێتی بکەن و لەگەڵیانە ئاوا بکەن هیچ فەرقیان نابێ لەگەڵ یەکێتی و پارتی باش ئەی ڕۆڵی ئێستا بۆ منە لە مەسەلەی نەوت ڕێکەوتن ئەی ڕۆڵی یەکێتی و گۆڕانچیە ئەوان یەکێتی و گۆڕان ئەگەر بە قسەی نەکەن بەڵێ ئەگەر ینی ڕەئی من بێت ڕێک بە پارتی بەرنەسەن ئەڵێن نەوتەکە نەوت لای ئەوە بۆری و قفڵی نەوت لای بنەماڵی بەرزانی و بنەماڵی بەرزانیش ئیتیفاقی لەگەڵ ئۆردوغانە کردووە بەڕاشکایی بڵێن یان نەوت تەسلیمەکە یان موچەی خەڵکە دەی هیچ کێشەمانی نەوت تەسلیم ناکەی میکە بەڵام موچەی خەڵک ئەبێ لەسەر تۆیە بڵێ نایکەم بە هەردوو لایەن سەحب بکەن و بچن بۆ خۆیان لەگەڵ عێراقا ڕێککەون بۆ ئەوەی ئەم ناوچەیە وەڵا ئەگەر مافی خەڵکیان بوێ واکەن باش ئەگەر مافی گیرفانی خۆیان و کۆمپانیەکان خۆیانیان بوێت کامیان هەڵدەبژێنمەوە چوونی بەڕێز وەڵاحی تا ئەسەر نازانم بەڵام من هیچ یەکلا بمەتۆکە یەکێتیەوە هیچ خۆی سوودی باشە بینێ لە مۆزعەیە کە سوودەکەی چییە بۆ نمونە یکاکە مەرزەکان 60% داهاتەکەی بۆ ئەوانە خۆ بۆ من نییە یعنی ئەو هەموو دووگو ئەو هەموو دەرمانە ئەکسپایرە ئەو هەموو سیارەی بێ ڕقەمەوە ئەو هەموو کۆمپانیایی کە نەوتی نەقڵەکە و نەوت نەقڵەکە ئەو هەموو بنزینخانەوە ئەو هەموو بنزینی خراپە بانم نمونەیەک دەمێت نووسراوەکەم دوێنێ پێگەشتووە ئەم نووسراوە مادەیەکی پێوترێ نەفسا ئەم نەفسا عێراق داوەتی بە کۆمپانیایەکی کە لە سلێمانیوە بیبە داخلی ئێرانی بکە بیفرۆشێت ئەزانی چی لێکە هەموو نەفساکە ئەهێنێ لە ئەمەی تانجەڕۆ تێکڵای بنزینی ئەکا و ئەیفرۆشێ بە خەڵک مادەیەکی موسەڵتەنە یەک نەفەر قسە ناکە پێی ناڵێن ئەرەکاکە تۆ ئەم وەرەقەت هێناوە لە قەی نووسراوە ئەمە ئەبێ داخل ئێران بکرێ ئەم ئەیهێنێ لە سلێمانی ئەی کاتە ناوین حەزەکەی دوایی نووسراوەکە مەسە ناو کۆمپانیەکە نازانم بە تەواوەتی حەزەکەی بۆتی ئەنێرم مەترسیەکەی چییە؟ موسەڵتەنە یعنی سەرەطانیە بڵێ نابێ نەفسا تۆ بیکەیتە یەکسەر بیکەیتە بەرزی نەفتایە ئەیهێنێت تێکەڵی ئەکا لەگەڵ بڕێ مەوادی ترا کە ئۆکتانەکەی بەرزە و ئەی کاتە ناو سلێمانیوە خۆ کێ خەڵکەم لێ با بمرێ نەمە حافظ قسە ئەکا نەکەس قسە ئەکا ئەو تەنکەرانە جوان دێن لە کەرکووک و داخل ئەبن ناچێ بۆ مەرزەکە داخلی سلێمانی ئەبێت و تێکەڵی ئەکا و ئەو بنزینە خراپەکە بە حەڵقی خەڵکەوە و ڕێژەی سەرەتان هەتا دێ زیا ئەکە بەڵام کەس دراسی ناکە بۆچی زیادەکە ئێم پارە بۆ کێ ئێمە ئەمە ئەگەر شەریک نەبن بۆ کێیە من مەحافظ ئەگەر بۆ بێدەنگە هەر ئەوەندە بڵێ کاکە ئەمانە من دەسەڵاتم نییە کە بێدەنگی کەواتە شەریکی کە من نەوتێنم بە 31,000 تۆ ئەچی دێ بە 45,000 کەواتە شەریکی کەواتە 15,000ەکە 5,000 بۆ هەواڵە بۆ بکرە ئێوەیە ئەخۆ بۆ من نییە ئەی بۆ قبولەکەی ئەی بۆ من قبول ئەتوانێت قبولینەکە ئەگەر محافظ بێتوانێت قبولینەکە کاکە ئوستادی بەرز و بەڕێز من لە ناو پەرلەمان ئەگەر ئاو بەشێن بێڵمانەیە ئەڵم خوا حافیز ئەی پیاوە بێ وابێ تۆ دەنگی خەڵکی ناڕازی دێنەوە ئەگەر ئاو بە شوێن بێڵتانایە ڕێگەڵی کاکەیشان ئاو بە شوێن بێڵمانایە کاکەم فلان و کاکەم فلان و کاکەم شێخ فلان و کاکەم فلان محافظی سلێمانین و خەریکی نەوت و خەریکی دووب و خەریک و نازانچین و خەریکی چین و خۆ حافیزتان بێ ئەچمە مامۆسایزانکۆ بەڵام کە کردت کەواتە شەریکی من هەستەکەم ئەو 15 دلار پێنجی بۆ کەسێکی تر ڕۆ باش بەس ئەی بینی سەرشتی تری بەس سەرنوتی سپیەکە بڵێ وابرێنەوە بێت ئەی کوا بۆ سیستی دێ کاکە ئەمانە زانی چی لێکەن یەکەم کە دێ دابەشیەکەن بە نرخی گران 46,000 دینار وەرەگرن طبعا من مدیر عامم بانک لەسەر ئەم 46,000 دینار بۆ ناو پەرلەمانی کوم پەرلەمانی عێراق بە نەسەن پێمی وتی کاکە ئێمە بە 31,000 دێن بە نووسراوی ڕسمیش لامە بە نووسراوی ڕسمی لامە وتیک من چی بکەم محافظەکانە چن ئەیدەنە کۆمپانیەکانی حزب کۆمپانیای حزبە بە 31,000 لەوێ لێرە لێرە ئیداتە 46,000 ئێتۆ بۆی دیتە 46,000 یعنی نازانم ئەمە چییە بەس ئێستا نەوتەکە هەر ئەو 150 لیتر و 150 میلیۆن 50 میلیۆنە 50 میلیۆنە مۆجبە 50 میلیۆن بۆ وەجبەی تر ئەگەر ئەمان ینی بکرێت و بتوانێت عێراق 50 میلیۆن تری بۆ ئەنێنێرە 50 میلیۆنەکەش بە جوانی دابش ناکەن ئوستاد 50 میلیۆنەکەش بە جوانی دابش ناکەن ئەگەر حکوومەتی عێراق هەرێم تقریبا 270 میلیۆن لتریەوێت تۆ 50 میلیۆن لتری تۆ 50 میلیۆنەکە جایکان دابشکە بزان چۆن دابشت کردووە تا کەس نازانێت چۆن دابشیەکەن و دابشکردنەکانیان این نییە کوری کێڵەوەی کۆمپانیا لین هەبە خۆ کەس نازانێت کێ چاودێریەکە
کابرا ئەوەندە زیرەک بێ بە سوێکە زاروەری گرێبی دەدا 46,000 لە بەرچاو مەحافظ و داواکاری گشتی و لە بەرچاو حکوومەتی هەرێم و وزارەتی نەوت و دنیایەک شتی چاودێریمان هەیە حساب بۆ کەس نەکە ئەی تۆ حساب بۆ واکە کە نەوتەکە ببە کاتە نەوتەکەشە با بۆ خۆی ئێمە هەموو ساڵە نەوت ئەهێنین ئاوای لێکن دەرمان ئەهێنین ئاوای لێکن باش سەبارەت بە یاسای کورتێنانی دارایی کەوت دەکەش لە بەغداد بوو پێ دوای هیچ بڕەپارەیەک نەنێرن بۆ یاسای قەرزەکە مەبەستم یاسای قەرزەکە هەڵێ نەوت تەسلیم کە ئەمانە نەوتیان تەسلیم کردووە هیچیان تەسلیم کردووە بەڵام ئەمانە توانین استیفادە لە فەقەڕەیە بکەین کە دەڵێ داهاتەکە تەسلیم کە لە داهاتەکەی تەسلیم کە بیان توانایە داهاتەکەیان بیان تا داهاتەکە تەسلیمەکەین بەس ئەوان دەڵێن ئێمە ئامادەین داهاتەکە تەسلیم بکەین بەڵ ئەمان عاقڵن ئەمان بۆ خۆیان عاقڵن کاکە بەڕاستی ئەمانە خەبیرن لە دزیە هەر خەبیرە لەوە پێم وایە ئەمانە ئێستا من ئەڵێم ئەوانە هیچیان شادیان نییە ئەو جەماعەتە کە حکومڕانین بەس تۆ با یەکش پێ بڵێم بەس دکتۆرایان هەیە لە دزیە چۆن ئەڵێ داهاتەکە تەسلیمەکەم عێراقش عاقڵە داهاتی تەسلیمەکە یعنی گەرەکتە تۆ ڕۆژانە 600,000 بەرمیل لەوت دەرهێنی بێ 7 ملیۆنم دەیتێ 7 ملیۆنەکە تۆ گەرەکتە یعنی تۆ بۆ 7 ملیۆنەکە تەواوە تێرگێنە هەموو سەیکە لەو ڕۆژەوە نەو دەرهێنن لە 2014ەوە کە بوتیانە بەسەر بەخۆی نەوتە فرۆشی باش هەتا ئێستا تەزبیتیان کردووە ئەڵێ 320 میلیارد دینار مانگانە پارەی نەوتە ئیدەینە وزارەتی دارایی ینی لە کۆی ئەو نەوتەکە بەڵێ ئەم گەرێکیەتی بڵێ من ئەوە نەوتەکە ئەوە نەیکرد دوای وردیەکاتەوە لە ئاخرەژەوە 7 ملیۆن دۆلارە ئەوە نەداهاتەکەیتی ئێوە عاقڵەوە زانەیە خۆ کاکە عێراق لە ساڵ 1970 نەوتە فرۆشێ ئەزانێت چۆن ئەیفرۆشێ و چی ئەکە ئەوان بەوە ڕازی نابن تۆ داهات بەس حکوومەتی عێراقیش خۆی کەم تەرخەم نییە بەڵێ حکوومەتی عێراقی مستەفا کازمی بەڵێ مستەفا کازمی ئوستادی بەرز و بەڕێز بووی ڕوون بێ خەڵکی هەرێمی کوردستان بزانێ مستەفا کازمی لەگەڵ مەسعود بەرزانیە ڕێککەوتووە باش لەگەڵ مەسعود بەرزانیان ڕێککەوتووە و هەموو شتێک ئەکا بۆ ئەوی دڵی ئەو عاجز نەبێت باش بەڵام خۆشبەختانە مستەفا کازمیش سەلاحەتێکی نییە گەر سەلاحەتی بۆیە باشە گەر سەلاحەتی نەبێ ئێوە لە ناو پەرلەمانە بۆچی وەک خۆتان ناتوانن مەسلەی نەوت لە متەجیا بکەنەوە ساڵی وەکو 2009 زەلانی کەم لێ وەکو گروپی 5 هیچ هەوڵێکتان دەست پێ کردووە ئەمە ئیشەکەی ئێمە جیاواز لەگەڵ ئیشەکەی حکوومەتی ئەم برادرانێکی پارتی یەکێتی پارتی ئەڵێ بڕێکم بۆ بنێرە 300 ملیارێکم بۆ بنێرە منش خۆم تۆزێکم هەیە 6 ڕۆژجارێ موچەی خەڵدان من ئەڵێن وانە ئێمە ئەمانوێ ئەو بڕێ کە دێ بۆ هەرێمی کوردستان موچەی کاملی پێ بدرێ باش و داوامان لەلایەنە شیعەکان کردە وتمان هەر بڕێک دیاری ئەکرێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر $1 بووە بەڵام بڵێن بە شەرتێ بۆتانی ئەنێرین کەسی ڕۆژجارێ موچە بدرێت ئەگەر بڕینێک هەبوو لای ئێمە بۆ نەوە بڕینێکی این هەیە و بچووک هەیە لە دەست پێ ئەگەر ژدارەکە نازانم کێڵێ چێتە بوارە جێبەجێکردنەوە بۆ نمونە لە ملیۆنێکە 50,000 بڕین هەیە تۆ ئەتوانی یاساکەی ئەو جێبەجێ بکەی بەڵام نەک 21 لە سەد ببڕی نەک 21 لە 160 ڕۆژجارێک موچە بدەی با بە موچە لێرە بۆتە وەرزی یعنی ئێمە لە عێراق ئەڵێن بەنەسەن کاکە ناکرێت تۆ ئێمە لە مانگی یەکین ئەو تەخرێت چینە ناو مانگی 12 تەواو بێ چینە مانگی یەک تۆ موچەی مانگی 5 داوە یعنی ئەمە پاشەکەوت کوتیان ئەو موچەی مانگی دێ و 5 مانگیان پاشەکەوت کرد پاشەکەوت دەخۆ پاشەکەوتی باش قسە لەسەر ئەو شەوە بوو کە وتیان وتەبێژ حکومەت لە ڕۆژانە قسەی کرد وتی چاوەڕێین ئەو بەغداد تەنها لە 2000 و قوبات تاڵبانیش باسی لەوە کرد کە 6 موچەیان عێراق 6 موچەی ناردووە ینی 6 موچەی تر بنێرێ ئێوەش بۆ کاردەوە ناکە مادام عێراق 6 موچەی ناردووە لە 2020 کار ناکەن بۆی کە موچەکە بە تەواوەتی بێت ئەیەکی وەک پەرلەمانتاران چی ئێمە داوای ئەوە ماکرۆ موچە بە تەواوەتی بێ من لەگەڵ ئەوە $1 بۆ هەرێم ئەنێرن ئەبێ بە شەرت مەشروط بێ ئەو $1 بە شەرتێک کە هەرێمی کوردستان 30 ڕۆژجارێ موچە بدا بە بێ بڕین چونکە ئەو دینارە ئەزانم ناچێتە باخەڵی خەڵکەوە ئەچێتە باخەڵی کۆمپانیای کار و قەیوان و نۆکان و ستێرگروپ و ئەمانە باش کاکە بۆ زانیاریت ئەو پارەی کە ئەهات بۆ ئێرە زیاتر لە 50 ملیارد دیناری ئەچوو بۆ کۆمپانیای کار زیاتر لە 12 ملیاری هەر لە بەنکۆ لە TBI ئەبڕا بۆ لەبەر ئەوە فارۆخ گروپ و نازان چێ و چێ چوو بوون قەرز خۆیانیان وەرەگرتووە یعنی ناکرێ من شەڕ بکەم ئەمانەی پێدەوڵە بنکەم زیاتر من شەڕ ئەەکەم لەسەر ئەمە $1 بێ بۆ هەرێم مەشروط بێ بەوەی کەسی ڕۆژجارێ هەرێمی کوردستان بچە خەڵدا و ئەمە ئیشی لەسەر ئەەکەین
و ئیشێکمان ئەوەیە کە ئێستا هیچ هەوڵێکتان بەجێ دەستپێکتوەکو گروپی 15 ئەوەنی ئەڵەن پێت ئەمانوێت تەزبیتی پرۆژە یاسایەک بکەین کە موچەی خەڵک دوور بێ لە کێشە و لەگەڵ ئەوەشدا ئەمانەوێت تەوتین بکرێت تەوتین بەمانای ئەوەی کە کابرا ناوەکەی شتەکەی هەمووی تیاابێ بۆ ئەوەی کابرا هەر کاتێک کێشەیەک دروست بوو توانێت خۆی وەریگێ بەڵام دوو فکر هەیە فکرێکی ئەڵێن با حرقم حسابەکەی لە هەرێمی کوردستان بێ ئەو کەسانی کە تۆ زێگا بۆ نمونە قەومی بیرەکەنەوە شتانە ئەڵێن با لێرە بێ و با لە ژێر دەسەڵاتیوانە بێ بەڵام هەر وەکو فکرەکەی ئێمەیە و فکری ئێمە وایە لە هەر کوێ بێ کێشەمان نییە گرنگەوەی ڕقم حسابی هەبێ لە هەرێم بێ کێشەمان نییە لە بەنکەکانی عێراق بێ و لە هەر عێراقش بێ کێشەمان نابێ هەر با لێ بێ بەڵام گرنگ ئەوەی ئەو خەڵکە موچەی خۆی وەرگێ ئێمە پێمان خۆشە هەرێمی کوردستان ڕێککەوێ و نەوت تەسلیمکە ئەو بەشە نەوتی لەسەرێ بۆی شارەکەمان ببڕژێتەوە و بەڕاستی ئێمە بینیمان نە تورکیا نە ئێران کە سوودی بۆ ئێمە نییە ئەوەی سوودی هەیە و پارەی لێوەرەگرنی عێراقا دەبێت بە هەمووان و کار بۆ بکەین عیلاقاتەکانمان لەگەڵ عێراقا تێک نەچێت و هەوڵ بدەین فەرمانبەرەکانمان موچە لە کاتی خۆی وەرگێ بۆی بازاڕژی پێ ببوژێتەوە ئەمە پلانی ئێمەیە باشە بەس ئەگەر ئەو بکرێت لەگەڵ عێراق بازار دەبوژێتەوە چکە ئێستا بۆ نمونە ڕەنگە بڵێن بۆی قاچاقی ئێستا باز لەوە لە سنووری سووریا بە ڕۆژانە 10,000 ئاژەڵ بە قاچاق دێتەوە کاک عەلی هەمە ساڵە بەدەچوونی بۆ کردبوو لە باشماغ 200 تەن ماسی کە بەرهەمی ناو خۆش خەریکە لە ناو دەچێت یعنی ئەگەر ڕێک بکەوین دەکرێت بەرهەمی ناو خۆ نازانم ئابووری ئەوانە خەڵک ببوژێتەوە بەتاکید خۆ باەخشی جوان پێ بڵم خۆی 21 مەرزی قانونی و ناقانونی هەیە لە هەرێمی کوردستان باش ئەم 21 مەرزە تقریبا ئەوە دوو دانەی لێرە قانونیە باشماخ و پەرێزخان لەو دیویش دوو دانەیە حاجی عمران و ئیبراهیم خەلیل بەڵام ئەو باقیەکەی تر ناقانونیە یعنی بۆ نمونە ئەو مەرزەی کە کاک عەلی باسیەکە ناوی سمێلکا و وەلیدە لە بینی حدودی عێراق سووریەیە ئەو دوانە هیچ مۆسەفێکی حکوومەتی هەرێمی لێ نییە دوو کۆمپانیان بەڕێوە گروپستێر سەلاحەدین باش ئەم دوانش هەمومان ئەزانین لێرەش شەر هەیە و لێرەش وایە گروپی مەوەسم دەواازەی نافەرمی کە حکوومەتی لێرە زۆرە کاکە بۆ زانیاریت لێرە 8 بۆ 9 دەواازەی ناقانونی هەیە کاسبی شەر سوودی کاسب سوودی لێ ئەبینێ بەڵام قاچاقچیشی تیاکرێ خۆ ئێمە نەمامتە داخرێ ئێمە لەگەڵ بمێنێتەوە بەڵام حکوومەت هەیبەی هەبێت ئەخ ناکرێت سعات حوت بۆ حوت کراوە هەر کەسی تێ شتێنێتە ژوور ئەی تۆ ئەوە هەر ئەوە نییە کاکەەوە ئەمنێتە هەنی لەوە چە مخدرات بێنێ لەوجە دەرمان ئەکسپایر بێرێ یخ ناکرێەوە هەموو شتە ئەکسپایرانە دێتە ناو هەرێمی کوردستان ئێمە کەس ئاگام لێنێ ئێمە کاریگەری دوو جا خراپەیە یعنی تۆ یەکەم جا ئەکسپایر مەوادی خراپتی لە ناو شارەکە تازەگەن دووەم ڕێژی سەرەتان و نەخۆشەکان زیاد دەکەی کە ئەمە مەسروفاتی زۆرەوێت سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز دکتۆر غالب محەممەد ناوی پەرلەمانی یەکلەم بەرنامەیەکمان سپاس دەکەم سپاس بۆی بینێرانی ڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ